ماوەی زیاتر لە 8 ساڵە بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی پارەی تەرخانکراو بۆ تەواوکردنی پرۆژەکە، پرۆژەی دروستکردنی هۆڵی نەشتەرگەری مۆدێرن کە لە ساڵی 2013 و بە بڕیاری ئەنجومەنی وەزیران دروست کراوە، تا ئێستا تەنها لە سەدا 30 کارەکانی تەواو کراوە. لە ئێستاشدا بۆ تەواوکردنی پرۆژەکە ئیدارەی نەخۆشخانەی خانەقین چاویان لە دەستی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم و ڕێکخراوە ناحکوومیەکانە. فەرمانمان کرد بۆ ئیدارەی گەرمیان و بۆ تەندروستی گەرمیان و بۆ تەندروستی هەرێم و داواکاریمان لێیان کرد بەڕاستی ئەنجامی ئەم پرۆژە بدەم. بەداخەوە هەتاکیستە کەس هەوڵی نەداوە ئەم پرۆژە خەلاص بێت. داواکارم لە هەموو ڕێکخراوەکان و لە هەموو کەسێک ئەتوانی یارمەتیمان بدا، بە تایبەتی خراوی مام ڕێکخراوی مام وەکو خۆتان ئەزانن پێشتر زۆر یارمەتی ئێمەیدا و دەستدرێژی کرد بۆمان. من لێرەوە داواکاری لێیانەکەم، چاویان پێمانەوە بێ داواکاری لێیانەکەم، بێنە ناو ئەم هۆڵە و تەماشا بکەن چی پێداوەستیەکمان ماوە و چی ماوە ئەم هۆڵە و چی پێویستە. وەکو خۆتان ئەزانن ئێمە هۆڵێکی نەشتەرگەریمان هەیە بچووک لە نەخۆشخانەکەمان، بەڕاستی چەند بچووکە بەس ئەتوانین ئێمە خزمەتگوزاری بۆ نەخۆشەکانمان دابین بکەین. سەرباری بوونی چەندین گرفت لە کۆنی بینا و ئامێرە پزیشکەکان لە بەشە جیاجیەکانی نەخۆشخانەی خانەقین، لەگەڵ ئەوەشدا توانیوێتی ڕۆژانە 24 سەعات خزمەت بە هاوڵاتیان بکات. هاوڵاتیان سەردانی ناخۆشخانەکەکەن، بە تایبەت بەشی فریاکەوتن دەور ڕۆژانە 200-300 ناخۆش. هەموو ناخۆشخانەکە تقریبا ڕۆژی 400 ناخۆش لە هەوڵاتیانی خانەقین و دەوروبەری بە گەرمیان و بە قەرەتەپە و بۆ جلەولا و سعدیە سەردان ناخۆشەکان واکەن. هەموو فحوسات مختبرات تحلیلاتی متوفرە لە خستەخانەکەمان. بە پێی ئەمەرێکی فەرمی نەخۆشخانەی گشتی خانەقین ڕۆژانە نزیکەی 400 نەخۆش سەردانی بەشە جیاجیەکانی نەخۆشخانەکە دەکەن. ڕۆژانەش 8 بۆ 10 نەشتەرگەری گەورە و مامناوەند بەبێ بەرامبەر بۆ هاوڵاتیان ئەنجام دەدرێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.